دراما بیانیەکان بە هۆکارێکی سەرەکی هەڵکشانی کێشە خێزانیەکان و لێکترازانی خێزانی دادەنرێت. مامۆستایەکی زانکۆش باس لەوە دەکات پێویستە لە سەرجەم تەلەڤیزیۆنەکاندا لیژنەیەکی هاوبەشکە لە پسپۆڕانی دەرونی و کۆمەڵاس و مامۆستایانی ئاینی پێکهاتەبنبوونیان هەبێت و پێش پەخشکردنی هەر درامایەک چاودێری وردی ئەو درامایە بکرێت. هاوکات وەزارەتی ڕۆشنبیریشی بەکەم تەرخەم ناوبرد لە ئاست نەبوونی چاودێریەکی ورد بەسەر کەناڵەکانی ڕاگەیاندنەوە. ئەو درامانی کە پەخش دەکرێت دەبێت وەزارەتی ڕۆشنبیری کەم تا زۆر چاوی لەسەریان هەبێت. بەڵام من بەداخەوەم گومانم هەیە کە وەزارەتی ڕۆشنبیری لیژنەیەکی مختصی شارەزای هەبێ لە بواری دەنونزانیە، لە بواری علم نەفسە، لە بواری کۆمەڵاسی هەبێت لە هەر شوێنێک لە هەر بەشێکی وەزارەتی ڕۆشنبیری لە هەر شارێکە کەم تا زۆر لیژنەیەکی هەبێت، لیژنەیەکی مانگانەی هەبێت متابعەیەکی ئەو تەلەڤیزیۆن و ڕادیۆیانە بکات کە لەو وڵاتەیە لەو شارەیە پەخش دەکرێت تا چەند ئەو درامایانە لەگەڵ ژینگەی ئەو شارەیە دەگونجێت، تا چەند ئەو درامایانە کاریگەری سەر ئەو خەڵکە دروست دەکات. پسپۆڕێکی دەرونیش پێی وایە درامەکان کاریگەری ڕاستەوخۆیان هەیە لە سەر کۆمەڵگا بەگشتی و لەسەر هەرزەکاران و مناڵان بە تایبەتی. توێژەرێکی کۆمەڵایەتیش ئاماژەی بۆەوە کرد دراما بیانیەکان لەگەڵ کولتور و ئاین و نەریتەکانی کۆمەڵگەی کوردەواریدا ناگونجێت. هەر بۆیە لە ئێستادا ئەو درامایانە سەرچاوی بەشێکی زۆری کێشەکانی ناو کۆمەڵگان. هەچەند تا ئێستا کەسێکەڵ نەساو بە توێژنەوەیەکی زانستی بۆ لێکەوتەکانی دراماکان لەسەر تاک و کۆمەڵگا، بەڵام کاریگەریەکە ڕاستەوخۆیە لەسەر مناڵ ڕاستەوخۆیە لە هەرزەکار لە گەوراندا کاریگەرەکان جیاوازترن. بۆ نمونە لە هەرزەکاراندا چی لە ڕووی دەرونیەوە کاریگەر ڕاستەوخۆ جێڵێ بۆ ناحەیە کە ئیش لەوە ئاکات کە هەرزەکار بە دوای سایلەکاندا بگەڕێت بەبێ خوێندنەوەی پێوەرە کۆمەڵاتیەکان بەبێ خوێندنەوەی پێوەرە ئەخلاقیەکان بەپێ دینیەکان و کۆمەڵاتیەکان ڕەچاو ناکە لە هەرسوڕانی ژیانی خۆی و لە بڕێبنی ژیانی خۆی و ئەمە یەک دوو لەسەر گەوران چۆن کاریگەکە بەجێڵک لێکەوتەکانی لەسەر گەوران ئەوەیە کە تاکەکان جا تەفرەقێکی زۆر خاتە نێوان تاکەکانەوە بە تایبەتی لە نێوان ژنومێ لە نێوان خێزانەکان. ئەو درامانەی کە مەسەل لە کەناڵ ڕاگەیاندنەکانی ئێمەیە پەخشەکرێ لە ڕووی کەلتور و ئاداب و نەریتەوە لەگەڵ ئێمەیە ناگونجێ. بۆیە ئەمە زۆربەی کات کێشەی کۆمەڵایەتی لێکەوتن نێوان نەوەی نوێ و ئەو جیلە کۆنەی کە مەسەل لە پەروەردەکردنی ئێمە ڕۆڵێکی گرنگیان بینەوە. بۆیە زۆربەی کات ئەمانە بێتە کێشەیەکی کۆمەڵایەتی دەرونی کە دروستە بێت لە نێوان کۆمەڵگایە کە بە زاقیش ڕەنگی داوەتە، چونکە زۆربەی کات ئەم درامانە کاتێک کە پەخشەکرێ ئەم منداڵانە ئەم سیناریۆی دووبارە ئەکەنەوە و کاتێکیش کە دووبارە ئەکرێتەوە لەگەڵ دابوو نەریت و ئادابی ئەمە ناگونجە. بۆیە زۆربەی کاتەمە بێتە کێشەیە کە لە نێو کۆمەڵگایە بە تایبەتی لە ڕووی دەرونی و کۆمەڵایەتیشەوە کێشە دروستەکە. دراما بیانیەکان گەر هۆکارێک بن بۆ زیادبوونی کێشە کۆمەڵایەتیەکان و بڵاوبوونەوەی تونند و تیژی لە کۆمەڵگەدا، ئەوە لە ڕووە ئابوورەکەیشەوە زیانێکی زۆری بە ئابووری کۆمەڵگە گەیاندووە. بەو پێی لە کڕین و وەرجێڕانی ئەو درامایانەدا پارەیەکی زۆر خەرج دەکرێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.